پرسیاری سێهەمەڵە کاتێ ئیمامی مەهدی دێت لە مەکە دەرەکەوێ ئێمە لە سەرمانە بچین ببین بە شوێن کەوتەی بەڵام ئێمە لە کوردستانەوە بۆ هەموو بربەستەوە چۆن بتوانین بگەینە لای و بەیعەتی پێ بدەین. یەکەم جارە بزانین کە حەدیسەکانی مەهدی زیاد لە 50 حەدیثن وەکو ئیمامی شەوکانی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ تایەتی صحیحە تایەتی حەسەنە تایەتی مەقبولە تایەتی مەردودە تایەتی زەعیفە تایەتی وەکو خۆیە فەرمێ منجەبەر چاگەکرێتەوە معنی لە ڕێگای کۆمەڵێک ڕێگای ترەوە کە یەکتری بە قووەتەکەنەوە بێ بە حەدیثێکی مەقبول. حەدیثەکان بەم شێوەیەن و نکوڵیکردن لە هاتنی مەهدی نکوڵیکردن لە شتێکی سابتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لەسەری فەرموویەتی کەوە وەصفی محەممەدی مەهدی کردووە فەرموویەتی ناوی وەکو منە ناوی باوکیشی وەکو منە لوتی ئەق ناواتە ئێرەی ناوەڕاستی لوتی بەرز بووەتەوە هەڵبەزەیەکی تایە و مەلامی حەکانیش کە باسی کردووە ئەنجە باسی ناوچوانی کردووە کە تەختە. بەڵام ئایا گەر ئێمە کابرایەکمان دۆزێ و ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵا بوو لوتی وابوو لە ناو کووردا و ناوچوانی تەخت بوو بڵێن کاکە تۆ بەخواتەوە مەهدیت و بەیعەتت بدەینێ؟ نا. یەکەمین مەرجێک لە مەهدیە ئەوەیە کە پیاوێکی ساڵحە لە خواترسە تەقواکارە خەڵک ئەیناسن و یەجتەمیع عەلەیه الناس خەڵکی لەسەری کۆبنەوە و ئەویش بۆ ئەوە دێکە دوای ئەوەی دنیا ملیئەت ظولمەن وەجەورەن پڕیەکاتەوە لە چی یەملەئوه عەدلەن وەقیسطەن دوای کە دنیا پڕ بووە لە زوڵم و ستەم ئەم ئەیگۆڕە ئیکا بە دادپەروەری نەک مەهدیەکەی شیعەکە ئەڵێ لە سەردابی سامەڕایە و 1200 ساڵە لەوێ خۆی ماددا و دوای کە دێتە دەرەوەکەوێتە خوێن ڕێژی و ئەهلی سونەت و عەرەبە کوژێت چونکە حەدیسەکان هەمووی فارس دروستیان کردووە ئەڵێکەوێتە عەرەب کوشتن لە کوێژ لە مەکە سەحابەژە کوژێ و خەڵکە حاصل هەرچی کەسێکە بۆ هاتە بەردەمەی کوژ. مەهدی پێویستە بەو شێوە باوەڕمان پێی بێنێ پێی ببێ و ئەگەر وەکو سوفیانی ثەوریە فەرمێ ئەگەر بە لای ماڵتانە ڕەت بوو مەهدی بە مواسەفاتی خۆشی بەیعەتی مەدەرێ تاکو حتا یەجتەمیع عەلەیه الناس تا بینی خەڵکی لە کۆبنەوە لەگەڵی بۆی بەیعەتی بدەنێ. ئەو کەسانەی پێش تۆ کۆبنەوە بەیعەتی ئەدەنێ ئێوان دەلیلەکانیان زۆرتر لە بەردەستایە و ناسیویانە. یعنی هەروەکو ئەوەی کە با بڵێن ئێمە وەختێک مەهدی کە دێ مامۆستا هاوڕێ بینین شوێنی کەوتۆ بەیعەتی داوەتی بۆ مامۆستا هاوڕێم بە تەئکید باس کردەوە لەوەی کە ئەو لە حادیسی مەهدی و حادیسی فیتەن و حادیسی ڕۆژی قیامەت و ئەمانە شارەزایە و ئەڕوا گەڕە بەدوایە وەختێک کە تۆ ئەوە بینی لەگەڵیا ئێتۆڵی برا مامۆستا هاوڕێ بەیعەتی داوەتێکەوە بۆ ئەمە مەهدیە هەر ئەو نیە ئەنجا زانای تر و خەڵکی تری بە تەقوا و ئیماندار و ئەمانە بەیعەتیان پێداوە. یەکەم جار کە بەیعەتی ئەدرێتێ لە مەکە لە کەعبە خۆی ڕەفزیەکە بەیعەتەکە نەگێکی ێسە لە یەمەن دەرکەوتووە کاکە بەیعەتم بدەنێ خۆم مەهدیم. بە درێژای تاریخیش دەیان مەهدی هاتوون من لە عمری خۆمە چەندین مەهدیم بیستوە کە ئاوا هاتوون. لەبەرەوە ئەبێ ئەو یەکەم جار کە ڕەفزیەکە لە تەقوا و زوهد و ئیماندارەتی خۆیەتی و ئومێدیشی وایە کە خوای گەورەی چکە تەکلیف بکە ئەم ئەرکە قورسەی بخاتە سەر بەڵام دوایی ڕازیە بێ پێی و بەیعەتەکەش قبوڵەکە. ئەو وەختی کە مەهدی دێ لە مەکە ئەبێ و بەیعەتی ئەدرێتێ خۆی مەشەرنێ لە کوردستانەوە بڕێن بۆ ئێ بەیعەتی بدەین لە شوێنی خۆمانەوە ڵێنەوە بەیعەتمان دایت خاصن لەم زەمەنی تەکنۆلۆژیا زۆر ئاسانە شاشەیەکی گەورە دانرێ و بە سکایپ تۆژە توانی بەیعەتی بدەیت هەر لە مۆبایلەکەت و بەیعەتی بدەرێت. بەڵام ئەم جۆرەشتانە دائیمە سەبری لەسەر بگرین و زۆریش نەڕۆین بە دوایە. یعنی بازە کەس ئەوەندە بۆی بووە بە ئیشی لایەنی عەقیدە و عیبادەت و دەلیل لە شەرعەکانی واز لێ هێناوە ئەمانە ناخوێنە کە علمی ضرورین ئەو علمانن کە فەرزی عینن لەسەری چوە بۆ صفەتەکانی مەهدی کە هیچ شتێکی لەسەر بینا ناکرێ ئێستا بۆیە ضروریە ئێحتیمام بەوە بدەینەوە کە یەکەم مەهدی بناسینەوە لە بینی ئەم هەموو مەهدیانەی کە هاتوون خۆ چەند ساڵە لەمە پێشەوە ڕەنگەوانی گەنجن بیریان نەیە یەکێک ناوی محەممەد مەحموود تاها بوو لە سوودان وتی من مەهدیم کوژرای ئەعدام کرا لەسەرەوەی دیعایی کە کردویت لە تاریخە دەیانی تر وتویانە ئێمە مەهدین جگە لە مەهدیەکەی شیعە و خەڵکێکی تریشکە لەناو ئەهلی سونەتیشە دائیمەن لە بیئەی قەهر و تین و فشار و زەلیلی مسلمانان و کە هیچ مەجالێکیان نامێنێتەوە تر خۆیان گۆڕانکاریان پێ ناکرێڵن ئینشەڵڵا ئیمامی مەهدی دێ حەلەکە ئەوەیە کە ئیمامی مەهدی بێ و یەملەئو الئەرض قسطا وعەدلا دوایی دادپەروەری
بەسەر زەمینا بڵاوە کات ینی خۆتان نەتانتو ینی خۆ ئیمامی مەهدی هۆ نیە تۆ دانیشی و چاوەڕێ بکەی بە سحری دینەکە سەرکرد. ئیمامی مەهدی مژدەیەکی خۆشە گەر لە عمری ئێمەدا هات و بەیعەتی پێدەینێ و مناسەڕەی دینەکەی خوای گەورە بکەن لەژێر ئاڵای ئەوە. بۆیە نابێ ئینسان ئەوەندە مەشغوڵ بێ بەوانەوە. کتێبێکی عەبدولواحید ئیدریس الئیدریسی هەیە ناوی ئەحادیث الفتەنە، مجەلەدێکی گەورەی نزیکی 1000 لاپەڕەیە، و کتێبێکی تری شێخ ئیسماعیل میسری هەر لەسەر مەهدیە شتێکی زۆر باش، ئیسماعیل المقدم، محەممەد ئیسماعیل المقدم لەسەر مەهدیە زۆر کتێبێکی نایابە وش نزیکی 500 قسوور لاپەڕەیە، فسوولەکانی زۆر مرەتەب و جوان کردووە، لە حەدیسەکان کۆڵیوەتەوە و بەردەستیشتان بکەوە کەسانێکی احتیمام بە باسی مەهدیە دەن. من پێم وایە یەکێکە لە باشترین سەرچاوەکانی ئەم سەردەمە لە ئەحادیسی مەهدیە، چونکە ئەو پیاوە بەڕێزە بۆ خۆشی سەلەفیەکی محتەرەمە و بە شوێن دەلیلە ئەڕوا عەقیدەشی پاک.